سلاوريز بینرین هیجاج استدین دنگ امریکا لواشنطن پایتخت از لقمان احمدم و خلکا داویج برنامه هفت رنگ پیشکشی ودکم و اب هفدوره هرن گرا داوید نابخت چاند و هنرا رنگینده. بینرین هجا ام گرا خواج باجار کوبانی دست پی بکن کچا کرد ستیروان بوزان لساز و تنبوری ده وکه جنکه هنرمند ناو جواتی ده خو نشان ده که ام ویج نزیک و ناس بکن و بری خو بدن راپورتا پیامنری ما رضوان بیزار و خباتا ویج نزیک و ببینن. او جنفشي نويا وآيا كما كود يكاتي هنرمندن كوباني دا جه دگره. ستيروان بوزان كتشكا كرده جباجار كوبانيه. جتشوكيا خدا گرنگي به هنر دکر و د موزیک و سترانه دا خاپیش خست و آستا خواه بلند کر. ستيروان دیار دکه کو مالباتا وی پشدانا وی و همی در فتن آفرینریه جبو وی پیدا کرد. اشخام دزانن کو جواکا کوبانی جی جری آریه دا امبیجن پرانی دا آلی امبیجن کچکین مدر کون و خوافیری هنری بکن هنه کی پرزگریک دوی آلی دا براستی هبو و حیا روجایی رو جمع کارم بیجن بشک جی کچکین من نکارم برحد در کون سترانین خواه آوازین خواه خوافیری آموری موزیکی بکن یان دا بشن هنری دا جی بگرن براستی کچکین من راستی بی آستنگیه تین وقت ساعتا مش خامجود جيك ومالبطة من بشتام بو هر تم پیش گرید دامن براستی من تب پرسگریک دریا خواهی هنری دا ندید. دناف جواکا کوبانی دا جنن حسکری موزیک و ین ستران بیج خپاش دا ددان. ob آوایه کی تنگ و دزی ستران دگوتن. لیده چند سالن داوی دا اویک هنکی نورمال بو. لیتوی وی هن ستران بیجن جن دبیجن که اوراستی آستنگیان جالی جواکه و تیم. اشتدنا جواكي هذا مجتمع فر عيب وشرب دين دقوتن شوا هرن شوا نرن هما هنا قال لك جن بيش كاتن اوستنجي دربوس من بيش شورشه يرو ديسا دنا جواكي هذا قوتن هنا اما از درد كابم سترانت بيجم هلبست بيجم لباش من قوتن تشيدبن شوا باش جناي دركاتي وإيسانك أستنج دارو جرج استرانا نبيجي وجرج هلبست نبيجي دمان هذا تبي كو هجمارة جن استران بيج لكوباني بدهانن لسر آستا یکتی هنرمندین کوبانی تنه دجن جه خوا تدا دگرن. رهبرین یکتی هنرمندان دبیجن کو پیوسته دستکن جدی جبو جنان ورن داین و چالکین تایبت جبو هنر جنه بین دارخستن. یعنی دستک گرگه جو هنر جنه را تشتک امریکانی بیجه دوی که کنسرن تایبت شه به جبو هنر جنه جبو هنر زاروک اوجید کبی و ایتاری یعنی به آواکی یا به آواکی دن دستکرن تشجیع کردن جو مسئله را گرگ دبی سمینار مهمه سمینار گلی که مهمه هنر نتنه وقت طلع که دوره الجور در کتی کوکا خواهی سمینار سر کوکا هنر بگنال دعام دا و هنر جنه به تایبت ستيروان اكو پیمانگه که جبو فیرکرنا زاروکان لکیلک مالا خواه آوا کریه دبیجه و او خمگین دبه گاوا کو آفرینری لبا کچ و جنان دبینه لی مالبات و جواک لپیشوان دبن کلم هیوی دیگه کو اف چاند جواک رابه لیبراستی از دعیشم دام کو از دبینم پر کچک هنه پر جنین مهنه حیا بیم کاربین زاروک جی خودی وان مالباتی وان ناهیلن خافیری موزیکی بکن براستی از بجم نگونه هک نجی شرمکه کو ام د موزیکی دا یان د هنری دا خاپش بخن براواجی و تشتی هری پیروز از کارم بجم هنر دشیانی دا هریما کوبانی به هنر خو زنگینه به تایبت د دنگ بیجی دا لیکن بونا کارین و درفتان و نبونا تشویق هنری به پاشت که ستيروان کومینا که جسر کفتنه و رزگار کرنا جسینور کرنا جواکه کار دکه کو بگا آستا که بلند دستران بیجی دا و لسر آستا جهانی ببا ستریک رضوان بیزار دنگ امریکا کوبانی
بەڵێ بینەرانی بەرنامەی هەفت ڕەنگ ئێمە بەردەوامین لەسەر ئەم بەرنامە تایبەتە بۆ خۆحافیزیکردن لە هاوکارمان لوقمان ئەحمەد. ئەلبەتە بەرنامەی هەفت ڕەنگ بەردەوامە بێت، بەڵام لوقمان لێرە لەگەڵ بەرنامەکەیان نامێنێت. لوقمان بێگومان ئێمەش کارێکی زۆرمان کردووە پێکەوە هەر لە با بڵین بەرنامەی کورد کۆنێکشنەوە. بەرنامەی کورد کۆنێکشنمان ماوەیەک پێکەوە پێشکەشە کردووە، هەروەها چەند جارێک بۆ گرافیک کە بۆ ماڵپەڕ گرافیکی جۆرا و جۆرە دروستە کردووە، هەروەها با بڵین بۆ ئەو چیرۆکانی کە بە شێوازی گرافیکەکانت یاخۆ وێنەکانت چیرۆکە وێنەیەکان با بڵین کۆمەڵێک کارمان کردو پێکەوە. بەڕاستی ئەزمونێکی خۆش بوو کارکردن لەگەڵ تۆیە، ینی هیوادارم لە هەر شوێنێک بیت نەکەبتنێ بەس ئەو گرافیکە بتێکڕایی کاک لوقمان وەکو هونەرمەندێکی هەمەڕەنگە. ینی ئەگەر تو بەرەخەوتی تابلێتوی نەبەس بتنێ بەسی شێوازێکی ژیانێ دکە، ئەن ڕەنگێکی ژیانێ دکە، ئەن دووزەکێ دکەت ناوبەرە کەرتورێ کوردیدا دگەل یێ ڕوش ئاواتێکە لەگەل بەجێ ئەف هەموو تشتەجیە کۆمبیە بەرنامە بێژم خاڵت ڕاستی لوقمانی ئەو ناف تام لە گۆر خۆ هەڵبژارتیە. لوقمانژی هەفت ڕەنگە نەتەنێ بەرناماوی، ینی هەند ئالێندن دەبیت یەک و گەلەتێکەلیل گەل لوقمانی نەبیت ئالێن وێ دین دەزانن. کاک لوقمان هەم ڕۆژنامەوان، هەم نویسکار، هەم هونەرمەند، هەم ژی موزیک ژەنێکی خۆشە. یعنی تشتێ هەری گرنگی جەم لوقمان ئەوەکو کەسێکی بێکەنووکە، یعنی نوکتێ خۆش دەبێژی حتا وێ سبێژی دەماسەنمە دەوامێت هەندێکی ساڵ بوو ئەویل سەر سەرمای و پیرەمێرێکی نوکتەی گوت پێکەنووکەی گوت. یعنی هەم ژینگەهاک و لوقمان تێدا کار دکە وێ ژینگەهێ کەیفخۆشی دەرباز دکە و دەماک و چالاکیژی چێ دەبن دوان چالاکیانژیدا داویاوێ یا هەری خۆش لوقمان نەجیب زێدەترێک لوقمانی کارکردی وەکو پرۆدیوسەر وەکو بەرنامە ئەو تشتێک gelek balkêş yani biroder helbet dizanin yani xêvîtkim xelkê dîjî vê ev hunermendê diştî pêdgehin ev hunermende têt înane ser ekranê ya vê dîmahînkê jî ew xanime mêgî bîna vê mêgî hunermendekî dengxoşî gencî Kurda Gürcistanê yani ev rastî boyê derfetek bî ku li ser ekrana heftrengê derkevitin û dengê xwe û hunerê xwe bigihîn te xelkê me. خالد وێژی ئەم بێژین و بەرهەمێن لوقمانی ئەو تشتێک کارێک و لوقمانی دەکرد مەدیا جڤاکیدا یامە هەم سوورانی و هەم کرمانجیدا دەنگڤدانێکە gelek باشە بوو. ji ber wê yekê em xemgînîn ku لوقمان wê here hem wê dîwanameya ya civakî kêm bibe û hem jî sosyal medyama yanî medyameya civakî wê bandûra لوقمان li ser hebe. تەنانەت نەکەر بەرنامەکە حەوت ڕەنگ بوو، ینی لوقمان بەڕاستی ڕەنگێکی گرنگیش بوو بۆ حەوت ڕەنگ و هەروەها بۆ تەواوی بەشی کوردی ببوورە هێر بوو ئەو دەرفەتە بدینە برادەرێن دیژی بێن بەشداریە بێ بەرنامەکە بەچش بەری ئەم خدا حەفیزیە بکەین هەفکارێمە سیروانی پەیامێک بوتەیەشاندی لوقمان ئەحمەد ji bo me netenê hevkar bû ku me bi hav kar dikir salên dirêj lê her wiha heval û cîran û hevalekî nêzik jî bi rastî ji ber wilo çûna wî ji bo min cihê xembariyê ye ji ber ku çi cara ku li kar û ji derveyî kar çi cara ku navê Luqman li ber guha dikeve yanî huner tê bîra me Luqman diçû ku huner tanî holê yanî û sebebek bû ji sebeban ku karî bû li vê dekê civak bêtir nêzîkî hev kiriba yanî li demekê de ku siyasetê û gelek pirzgirêkên din revenda Kurd li vir taybet li vir li Washington ji hev xistiyan ji hev dûr dibir Luqman karî bû bi riya karê xwe û bi hunera xwe û pêşangehên xwe yên cuda cuda karî bû xelkê nêzîkî hev bike û ne tenê Kurda û Emerîkyan û miletên din jî bi kultûra Kurda bi çanda Kurda û hunera Kurda ya zengîn bidin naskirin ji ber wilo sedî sed çûna wî ya ji dengê Amerîka nûçeyeke xemgîn e lê ez di wê bawerê deme ku bi rastî Luqman wê li dervê wekû çawa li dengê Amerîka jî di nav rojnamevaniyê de huner bi kar anî yan gotina çîrokê bi riya hunerê û huner xist xizmeta rojnamevaniyê de ez bawer dikim ku wê ji dervê dengê Amerîka jî
بۆ ئەوەیەکی سەرکەفتی ڕیاخۆ ببینە لقمان گەلک سپاس ji بۆ ساڵێتین خدمەتێ و ڕیا تەفەکری بە سپاسیاوە دکەم جێ پشتگرتنەیە جێ ڕێزگرتنەیە ئەس گەلێکی سەربەرزم بێ کارێ بوەڕێ وەک کەڤالتی وەک لەوێدا کارمەنجی گۆ گەلک سوودە مژوەرژی گرت ڕاستی مەخواست گۆ پارێکی بچووک ژێ ئەو ڕنگانەی گۆ ئەس پێ کار دکم جیانا وەرژی پار دەکەم گەلک سپاس هون جێ سەربەرزی سپاس سەرکەفتی بێ. لقمان هەڵبەت زۆر گرنگە بەلامەوە ئەم پێ ساڵێک بوو پڕ لە ئاڵنگاری بۆ بەرنامەکەت پڕ لە ئیشکردنی سەخت هاوکات سەفەرکردن بۆ چەندین شوێن بینی چەندین گەلەری و چاو پێکەوتن لەگەڵ دەیان و سەدان هونەرمەندی بە توانای کووردا ئەم ئەزمونە چی پێوتیت؟ بەلێ گەلک سپاس ئاسۆ پێشی دخوازم سپاسیا بەشێ کوردی بکەم دەنگی ئەمریکا بگشتیژی و هەفکارێمە ئێگۆ ئالیکاریا مکردن ڕاستی گۆ ئەف بەرنامە بەسەر کەڤولۆ بەردەوام ببێ هەگەر بێوان ئەو بەرنامە چێنت بوو هەر یەک ژە ئالی خەڤ کارێکی باش کرد پشکریا وێ بەرنامی کرد پشکریامژی کرد جیەکی خۆشیە بوو گۆ مە بەردەوام کرد حەیانی ئانا و نەهاز خەمگینمژی گۆ ئەزێ بەرنامێ بهێلم هەفترەنگ بوو ڕاستی متخواست گۆ ڕنگ دەرباسی هەر مالک کووردا ببێ ji vê de ji Washington û bêtir jî pencerak vebe ji bo huner û çanda Kurdî ji ber got rastî di gelek wara de ew hinkî dûr e me got derfeteke got em rê pencerakê ji wan vekin got hunermend rewşenbîrê Kurda ewanê got xebatê dikin derkevin ew jî beroniyê di nav bexçê çand û hunerê dengê xwe bigînin xelkê û ez êvî dikim got dilê xelkê bû ev pênc salana me karî bû gelek tiştê rengareng pêşkêş bikim. بەدڵنیایەوە هەڵبەت ئەم بەرنمەیە یەکێکە لە بەرنامە گرنگەکان و ئەتوانین بڵین تاکە بەرنامەی هونەری دەنگی ئەمریکا بوو کەەوە پێ ساڵە بەردەوامە هاوکات دنیابینیکی جیاواز لە پشت ئەم بەرنمەیەوە ئامادەجی هەبوو پێمان خۆشە زۆرێک لەو هاوڕێیانی لقمان ئەحمەد کە ئێستاکە ئامادەن لە ستۆدیۆکانی دەنگی ئەمریکا پێمان خۆشە زیاتر باسی ئەو پەیوەندی بکەن هەم لەگەڵ بەرنمەکەیە هەم لەگەڵ لقمانە هەم لەگەڵ پێکهاتە و چۆنێتی و دنیابینی و ڕوانینی بەرنمەکەی لقمان ئەحمەد بۆ مەبەستە زیاتر حەزم کرد لە بێریڤانەوە دەست پێ بکەین بێریڤان هەڵبەت و ئاگاداری زۆرێک لە بەرنمەکانی کاک لقمان بوویت چەند چێژ بەخش بوو بۆ تۆ لە سیاست و لە هەواڵەکانەوە لە پڕێکە هیتە سەر هونەر دەستپێک کاک لقمان ئەم دیگەلێک بێریاتەکین هیدیۆ سەرکەفتنێ و دڵخۆشیێ هەر جهەکێ هەر چ تشتێ تو بکی جهت ئەڤالەن بێت تو هەفکارێک و هەڤالێکی گەلێک عەزیزی بوومە هەمیە جهتە دی گەلێک دیار بێت خوشە مرۆڤ گەلتە کار بکەت شغل بکەت تو هەر دلێ تەڤەکریە تو پەیوەندی گەل هەر کەسێکێ سربستی دامه یعنی که چاوا دی بو شوی باش بتن دی چاوا بو برنامه باش بتن دی چاوا بو سرویسی باش بتن تو ایکشون کسابی یعنی گلک پیشانازم و پخوش بیم مگلتا کار کری متناس کری گلک ممنون و سیوی سرکفتنی بودت کم تو هر جهه گله هدی گلک سپاس بەدڵنیایەوە هەڵبەت کاک سەڵاح دەمیجەر دەمێک ساڵە پێکەوە کارەکەین هەم لەگەڵ کاک لقمانە لەو باوەڕێم زۆر کات بەرنامەی هونەری و راپۆرتی هونەریت بە هەماهەنگی لەگەڵ لقمانە کردوتانە یەکێک لەو شتە گرنگانی کە بەلامەوە گرنگە ئەوەیە کە هەم وەکو بەرهەمهێنەر وەکو پرۆدیوسەر چەندین جار لە بەرنامەکانی بەرنامە هونەریەکان و بە تایبەتی بەرنامەکەی لقمانە ئامادەجیت هەبووە چەند چێژت لێ بینیوە وەکو هاوڕێیەک کە لە بەرنامەکانیا بووی هەم وەکو پرۆدیوسەرێک و هەم زۆر جار کە توێ دەرەوە راپۆرتیشت هەبووە حەزت کردووە ئەو راپۆرتە لە بەرنامەکەی لقمانە بێت بەری ئاسوازێ چوونە دەرە دەست پێ بکەم تێ باڵا من 2019دا بوو ساڵە ینی سەرساڵ بوو بەری کو کۆرۆنا و تشتێ وا نەخۆشی دەست پێ بکەن تێ باڵامە ئەم گەلێک جیهاندا چوون ئەس چوم ئەڵمانیایە ئەو چوو بەرشەلۆنای راپۆرتێکی وی لەگەل هونەرمەند غەنی میرزۆ هەبوو پشتی کوڤەگەریە ئەو راپۆرت چێ کرد و بەرنامە
حفترنگ دست بیکر تی بالا من مد یعنی همه چند روزی که مد 15 شباط 2019 دجی او یعنی یکم حفترنگ بلاف کرد اتخوازم چند تشتام بیشم براستی کار کردن لگل لقمان پر حتی یعنی او بند وتشتي وها نينن يعني هفالكي يعني هفكاركي فكريه بمرة تايبت منديا برنامجي اسكارم دسي خالاندا او بكم بكورتا بر بكم يك جيج بركو بخوا شواكاره توي پنجمورا شواکاری دوی برنامه دا دبینی يعني از باور دکم اگر نه لقمان برنامه کربا کسی گیدن جمع کربا و بری دابا علی کیدن وقتا نمونه مثلا تو زایله دکی بس نب شوی کو او دکی هر کسی تدی پنجمورا خود کاری خود دکی اویک تایبت مندی اوه کو هنر شواکاریه یا دن تجی خال بو نشان بو کی دا او کو تایبت مندی کوان برنامه هه یا چیاته به یاوی بیجی هنه کی سیاست خدای عالی کی سیاست هر جهه کی ده له اوانا هنه کی تایبت مندی اوان هنه کو زنگینیه کی ده ببیجن و برنامه می دنگ امریکا بشه کردی خلاص هیم و الجمن گلکی گرینگه او کلقمان پیوندی به کس نراد کر به شیوا کار نراد کر به کس نداهنه راد کر کو بری نخویابون اف براسیجی خدمتک جبو هنر جبو شواکاری جبو کلتور و چاندا کردان جبر کد د کسی نافدار هر مری دکاره وان ببینه ل کسی وها کو لقمان او روندا سروان کیم بون وجی او بیکر یعنی خازن بالم چی سروی بلیاسو جبر وقتی راستی قال لك سباس جارك دني سباسياتتكم بيريفان وكاك صالح جي سباسياتكم جو كداوة برنامج راستي سركت وبكداوة جي وهر اف كاريل دنج امريكا سركت قال لك سباس جيبو اف دما خوش قوم بهدور در باسكر اف زيدي 10 ساله سركفتني جورد خازم قال لك سباس زور سپاس دەکەین. بله تماشاوانین برنامه هفت رنگ برنامه هنریه جوان جدنگی امریکا کو اول چند ساله اون دبینن انها پیشکشکاری برنامه افکاری ما لقمان احمد و خاطرش ما بخوازه برنامه و بردام بلی اول بمره بردام نبا يعني كاري دقروي قال لك خوش بلقمان امزان يعني بدنا نا كار وكو دنجي امريكا لي دوستانيه تجي بمره قال لك خوش بو قال لك افكار بحثي هندي كركو مرودك تم دف بكاني وصحباتي خوش بتاعنا اللي بدي خاصة بلاتة بيني يا كم برنامجكو ما كم برنامج يا كم جار كنت دنجي ما قدر كتي ده برنامج كده أبوكو من دنسكربو وكو هنرمندا كساعتم جمتا لجهتا لأس حيبتي مع مديد كتنبورك بدي بعرفها يعني جا بشتيها فيني تنبور جلي ده اللي خص ما برنامج خدريش كما كرا هم وكو هنرمندا كي إني قاركش نمشي وكو تنبور معن يعني إذا قالك كيف خوشم بهنديكو مع أفشان صالة مدوسي إيكو مع فالد إيكو أم فكرة كاردكن بله اللي قال لك سباس أجي براسي جيش أنازي دخيل يعني تقول تماني بيشي ناف برنا دنجي أمريكا برنامج دنجي أمريكا بدو ينبون هفكار هفال دوست براستي هر كسك لفي دجي عين أو تجربة بوان هي تبن دوستي نزيك درباسي معلومة تبن درباسي ناف رنقا دبن هر بشكي كارك زكم أو بشكل جراسي أف برنامج بخوجي أو جي هر كسك لدنجي أمريكا بشي كردي بشكل جي برنامج لقمان نبس خدمتها دنجي أمريكا بشي كردي كريت خدمتها همو دنجي أمريكا كريت زمان دي جبل هندي خدمتها جفاكا كردي بوان بيشانجهين كوتل دفر واشنطن كرنا وقت قال لك كرتا از تو خوازم راجع هندنا تكو يعني بيامي كوت خاطرش ما بخوازش مرة نخوش بو لم يفيدي كش ترى خوش باق ونقطة بيتن أوزلم تشهر صار لقمان بيجي ایجی دخوازم بیرانی خواه پرو بکم روزا 5 سال بره جارا اول کو از هاتم دنگه امریکا من دست بکار کر من ونی بره لقمان لسر مدیا جواکی دیتی بو لب از نه هایدار بوم کو لقمان لور دخبتی از د کوریدوری دا دمشیم من دید یا مگو از وافه نه انا جیه کی ناستکم یعنی تبیرامن و پرکی فامن هات يعني
ومن جو وام وینه یا ون سازا هون ناستکن لگو هفکاری می ولی برده براستی گله کیف همون هاد لی آخلا دادیم با من وکی بپرانی مجارین خمگین شر و پفتون و کشتن را دگهینن لکمان با پرانیام بمنجی از گلک جارا بویرا با برنامه سر پاکیجا خبتی ما دریک و دکر جمرا و بهن ودانک بو کو امتک منوار ناو دنگان ناو بیهستان کلامین کردا چاندا کردا و نتنی کردان لسرسر جهانی با منجی اف گلک تشتک گرینگ و کیف خوشی بو کوج سری خوش نوچین خطر و خمگین و گوهرینم بالا خو بدم جی کی کدن بو ویجی هوالیا لوخمانجی هفکاریا ویجی بو من پر هجابو و از بردم از هیویدارم کو امی جور شونداجی هم وک بشکردی و هم وک کسانه و دوستانی بدومینه من قال لك سباس أزلم سباس ياتتكم جيش نازي ولود بيسم راستي أو رنجانا جوج واشنطن أو تابلوانا دقي هر دركي ناف كرداج برجو أو مبستا من راستي وسباس كو تجي بشكل ببرنامج سركفتني اشتري تفاصيل قال لك سباس يحيى نزعنا تو چندین جار نقل که لقمان پیک و چون درو بو ایش والله يا زايد من سر راي اوي ك شنجارك زور وك كاميرامان لقال يا روشتم والله يعني لا شوني كاركشم وكو بلين زور نزيك منه شونكي يعني تو لكاتك سيدكي كوملك شتي ناخوش اكي بهوالو من لبر كسيكي زيندو للاتويا بلين تابلويك سيدك تابلويك بيبشاده یا سترانێکی زۆر سەرنجڕاکێش بڵین ئەدابەتەوە یعنی من یەک شت کە زۆر لە سەفەرەکانمانە بە نمونە بەڕاستی یعنی من زۆر زەرەرەکەم زەرەرەکە چییە؟ لوقمان عادەتەن زۆر بە ئەتەکیێتۆمانە نانەخواتۆمانە منیش زۆر بە هەمەجیانە نانەخۆم بەڕاستی یعنی جارێکیانە زۆر بەقەوت بوو لە هین لە شاری ئەلکەهۆن ئیشی لەسەر یەکێک لە هونەرمەندە دیارەکانی سووریا کرد لە ئەلکەهۆن زۆر بەقەوت بوو شوێنێک نووسا بوو سەمەک مەزگوو منیش وابزانم حەوت ساڵ بوو ماسی مەزگووم نەخواردی بوو سوفەت چوومە لای کابرا وتم کاکە تۆ ماسی وتی ماسی وتی ئا کاکە وەڵا موعدمان دەنە سەعات 4 عەسر بچین لێ نامخۆی ڕێگە کار لوقمانە جا ماسی 2 کیلۆ ماسیان بۆ کردوین ماسێکی مەزگوفی عێراقی یعنی تام و لەزەتێکی خۆشیە بوو ئەمیش ناریش بەدەستەوە ناکات دەکرد هەر کوشتم ماسیەکە زانیتی بەس بادیەکەی مابوو جاسۆ بەخەڵ بوو ڕستمی گر وتێ بەمە بەدەی جاشی کاڵم کاکە ئەمە زان چییە یعنی بەڕاستی من یعنی بەتر لە مەسەلەی لوقمان ئەڕوا لە لای ئێمە بەس تابلۆکانی ناڕوە هونەرەکانی ئەو هەموو شتە جوانانەی کە بە بەردەوام یعنی جگەلەوەی یعنی من بەڕاستی بمینە شوون پەنجا لەقمانی بمینە ئەم دەبینن حتا دێ دەنگی ئەمریکا دەچەند جیهاندا تابلۆ دوی دیبینی دەنگی ئەمریکا شانازیە پێ دیکان بەس کاک دەخی یەک شتیکەنی حەزەکەم قسەی لەسەرکەم لەسەرەوەی کە بڵین یعنی بەڕاستی کەسی وەکو ئەم جۆرە مرۆڤە دەگمەنەکە لە چیە لەوەی کە تۆ بڵین بە نمونە لە دەستگاکی هەواڵی وەکو دەنگی ئەمریکا کار بکەیت بەڵام یعنی کابراایەک یعنی پراپر لە هونەر پراپر لە هین چۆن ئەم جیاکاریە کار بەڕاستی یعنی من زۆر جارەموت پێم ناخۆشە تۆ هەواڵ بخەوینەوە بە نمونە چکە یعنی بەڕاستی یعنی ئومێدەوارم شوێن هونەرەکەت کەویت زیاتر ئەمە بێ بە هەموو شتێک سپاس بەڕاستی ئەو هەواڵتێک گەلکی خۆش بوو و هەر باڵام جیت بۆ ئەو تستانی خۆشمانە ئەو بیرۆکەی گەلێکی خۆشن هەر کەسێکی ژێدە گۆ تشتێک دهندڕێم تشتی و ت تایبەتمەندیاتە گۆ گەلک حەنەک ئەو ڕۆژێن گۆم هەفتور دەرکەتن کارێ گۆمە هەفتور کرد ڕۆژانە دژی گەلک تشتی خۆشم عالیە موزیکی حەنەک و گەلک تشتی ئەو ڕحێتەی شیرین جیەکی تایبەت جەمە ئەس سپاسیاوە تەوات هەڵبەت هەموو حەفکارە هیویشتە ڕەحەنە هەموو دەرفەت نەبوو ئیرۆ ئامادە بن لێ هەناکاژی بە پەیام شاندنا ڕۆبین ڕەجوان پەیامێک ڤیدیۆی شاندیە هیڤیا سەرکەترێش تەڕە دەخوازام پێکرا گوێی خوب بدن پەیامیویژی بەریم خۆدا حافزی بکەن لوقمان ئەحمەد هونەرمەندێکی گەلێک سەرکەتیە ڕۆژنمونێکی
هجایه ایرو خلق داویا برنامه کوی پیشکش کر برنامه هفت رنگه مخابن هفکاری ما لقمان آماده کاریا و کرن روپله که نو دو جیان خود دکه از پر شامه که چند سال داوی ما به هفره کار کریه من بخوا هبونا لقمان دو بیشا کردی ده گلک حز دکر برنامه چندی و هنری گلک ریکوپیکی آماده دکرن وقتی من گفت برنامه هفت رنگی براست برنامه که دولمند بو که آهنگ کنسر برنامه هنری چندی و تایبتی کسین جوان که دوباره خدا حول دادن خپش ببین لقمان او کسنا دکرن میوان پشتوانیا وان دکرن نمونه هر داویجی قیزا کرد جی کردستان مگی بو که دسا او بو میوانا لقمان احمد از به هیویمه که جیه که لقمان هر جان خبر دومینه دبر داجی سر کتیب سرفراز به و بگومان و ببه جبر که لقمان احمد تم به گیش بینی لجیانه دنره تم انرژی که ارنی انرژی که پوزیتیف ده در دراخه جبو بیشتر کردی دنگ امریکا هندبونه که گرینگه از وکی پرانی هفکاری خواه خمگریم کو ابجناو ما ودقته ل واناوی جی با جیاناوی کسانه جی از پر بختوارم کو اول دو خمن خیال خودی چه جویرا سرفرازی دو خازم گلکس باز بینرین هجا مگر خود ناو بختی چند و هنرا رنگین ده بداوی آنی و لور از خاطری خواه جواد خوازم و هیوی دکم جیانا و هردم رنگین شاد و بختوار به لگل سلاو و حس کرن